دوێنێ لە هەرێمی بادن-ڤۆرتێمبێرگ بە دیاریکراوی لە ناوچەی هایگەلۆخ کاتژمێر 9:30 سەرلەبەیانی ڕووداوێکی سەخت ڕوویدا لە نێوان ئۆتۆمبیلێکی ڤۆکسڤاگنی باری و قەمەرەیەکی فۆرد تۆرینۆ. لە ئەنجامە 5 کەس بوونە قوربانی کە سیان لە قوربانیەکان بەداخەوە کۆچی دواییان کرد. لەو سیانە دوانیان کوردن و خەڵکی سلێمانی. یەکەمیان ناوی ئالان بەکر ئەحمەدە و تەمەنی 44 ساڵە و ماوەی 24 ساڵە لە ئەڵمانیا ژی، خاوەنی ژنێک و 2 کچ و کوڕێکە. دووهەمیان بە عومەرە سوور ناسراوە، ماوەی 25 ساڵە لە ئەڵمانیا ژی و تەمەنی 63 ساڵە. سێهەم کۆچکەدووش ڕۆمانیە و تەمەنی 59 ساڵە. دوانەکەی تر یەکیان 32 ساڵە و ئەوی تریان 35 ساڵە کە بە سەختی برینار بوون. ڕووداوەکە بە جۆرێک گەورە و سەخت بووە کە دوو فڕۆکەی یان دوو هەلیکۆپتەری فریاگوزاری بەشداریان تیا کردووە لەگەڵ 7 ئەمبوڵانس و 4 پزیشکی فریاگوزاری لەگەڵ پزیشکێکی باڵای فریاگوزاری و بەڕێوەبەرایەتی ئاگرکوژێنەوەی هایگەلۆخ بە 40 کارمەند و 7 ئۆتۆمبیلەوە بەشدار بوون لە ئەم ڕووداوەیە. درێژە و سەرقاڵی ئیشکردنی ئەم کارمەندانە بۆ دەرهێنانی تەرم و قوربانیەکان هەتا کاتژمێر 2:15 خولەکی خایاندووە. لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی کۆچکردووانەکەین و خوازیارین کۆچکردووانیش بە بەهەشتی بەرین شاد بن و سەبوریش بۆ کەسوکاریان بێت.